قەناس تۆ ئەگەر لە وحدەیەکی عسکەری هابی لە یەکەیەکا بیت کۆمەڵێ سەربازی تایە ئەگەر قەناس هات و لە یەکێکیدا لێوێنانە کوشتی ئەوانەی کە ناوێنن سەربەرزکەنەوە چونکە سەربەرزکەنەوە فشێکەکە لە سەروانی شەداتن ئەگەر من هاوڕێیەکم بکوژێتن لە سنگەرە قەناس لی بدا و لە یەکێتر بدا تەوقعی شێکی کە بیگرم چی دەکەم دەست بەجێی کوژم بڵین لە تۆڵەی ئەمانە لەبەرەوە قەناس گرتنی کوشتنە هەر یاسایە وەکو سەربازی کە نییە یەکسەری کوژن مەجالیتیانێ لەبەرەوە کە خۆی شاردەوە هەبێت تاکو یعنی امکانیەتێکی هەبێت نەدۆزرێتەوە بەڵام قەناسیش ئەو ئەشایی کە بەکاری دێنێ بۆ خۆشاردنەوە جیاوازە لەگەڵ موسمەکەی ئەگەر لە ناو بەفرا بێتن ئەگەر لە بەهارە لە سەوزایە بێ ئەگەر لە سەحرایە بێتن جگەلەوە قەناس بۆ ئاگاداری ینی لە جیهانە وەکو خۆمان نییە سێمە هەتاکو خەڵوسی بەرد بەکاردێنن سێ پارچە خەڵوسی بەردی پێیە بەکاری دێنێ کە خۆی ماتەکە و سێ پارچەیە لە بەردەم خۆی دایانێ خەڵوسی بەرددارنە بەرد کە داینە ئەگەر لە شوێنێ بێتن بۆ نمونە سەگی پۆلیسی بۆ بێتن بی دۆزێتەوە نێزیکێ و خەڵوسانە ناکەوێتەوە بۆنی هیچ حیوانێکیش نێزیک نابێتەوە لەبەرەوە تۆ لە شوێنی خۆت سەلامەتە چارەسەری قەناسیش بەس قەناسە ینی قەناسێکی پرۆفشنال بێتە بەرامبەری کە بزانێ لەکوێ و یەشێکیان سەرکەوتن بەسەرەوەی تریانە بێنێتن جگەلەوە ئەگەر نەدبوو قەناس چارەسەری قەناس تەنها هاوەنی 6 ملیمە ئەوش ئەگەر شوێنەکەی مەوقعەکەی دەستنیشانکەی لە 100 شەگەر نتوانانی دەستنیشانیەکەی هاوان 6 ملیم بەو شۆنانەی کە تۆ هەز بکەی قەناسەکەی دیە ئیدەیتە بەر هاوان 6 ملیم بۆ ئەوەی بکشێتەوە